پەیام بە پشتبەستن بە بەدۆدەچوونەکانی سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێبینیەکانی وەزارەتی دارایی عێراق لەسەر لیستی موچەی موچەخۆرانی هەرێم بڵاو دەکاتەوە. وەزارەتی دارایی عێراق موچەی ناوی دووبارە وەهمی و دوو موچەی بڕیوە. بەپێی راپۆرتی وەزارەتی دارایی عێراق لە موچەی مانگەکانی 3 و 5 و 6 و 7 زیاتر لە 352 ملیار دیناری زیادە بۆ هەرێم هاتووە کە موچەی ناوی دووبارە و وەهمی و دوو موچە بووە. لە ئێستادا عێراق داوای ئەو پارانە دەکاتەوە و لە موچەی هەرێم بڕیوێتی. موچەی مانگی حەوت لە لیستی موچەی مانگی تەمووز وەزارەتی دارایی عێراق بڕی 68 ملیار و 16 ملیۆن دیناری بڕیوە. بەم جۆرە 3 ملیار و 150 ملیۆن دینار دووبارەی ژمارەی وەزیفی، 57 ملیار و 746 ملیۆن دینار ژمارەی وەزیفی بوونی نییە لە لیستەکانی موچە، 456 ملیۆن دینار ناوی دووبارە لە لیستی موچەدایە. موچەی مانگی 6 لە لیستی موچەی مانگی حوزەیران وەزارەتی دارایی عێراق 103 ملیار و 887 ملیۆن دیناری بڕیوە. بەم جۆرە 2 ملیار و 708 ملیۆن دینار دووبارەی ژمارەی وەزیفی، 88 ملیار و 519 ملیۆن دینار ژمارەی وەزیفی لە لیستەکانی موچە بوونی نییە، بڕی 2 ملیار و 729 ملیۆن دینار ناوی دووبارە لە لیستی موچەدایە. وەزارەتی دارایی هەرێم داوای موچەی بۆ 164 کەس کردووە کە وردبینی کراوە ناویان دووبارەیە و موچەکەیان 118 ملیۆن دینارە. موچەی مانگی 5 لە لیستی موچەی مانگی ئایار وەزارەتی دارایی عێراق 151 ملیار و 557 ملیۆن دیناری بڕیوە. بەم جۆرە 1 ملیار و 866 ملیۆن دینار دووبارەی ژمارەی وەزیفی، 136 ملیار و 987 ملیۆن دینار ژمارەی وەزیفی لە لیستەکانی موچە بوونی نییە، 1 ملیار و 413 ملیۆن دینار ناوی دووبارە لە لیستی موچەدایە. موچەی مانگی 3 لە لیستی موچەی مانگی ئادار وەزارەتی دارایی عێراق 28 ملیار و 871 ملیۆن دیناری بڕیوە. بەم جۆرە 3 ملیار و 352 ملیۆن دینار دووبارەی ژمارەی وەزیفی، 18 ملیار و 287 ملیۆن دینار ژمارەی وەزیفی لە لیستەکانی موچە بوونی نییە، 385 ملیۆن دینار ناوی دووبارە لە لیستی موچەدایە. زیاتر لە 23,000 ناوی زیادە لە وەزارەتی پێشمەرگە هەیە. بەپێی بەدۆداچوونی سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بۆ ئەنجامی وردبینیەکان و کێشەی لیستەکانی موچە دەرکەوتووە 23,790 کەس لە وەزارەتی پێشمەرگە زیادە هەیە. چەند تێبینیەکی وەزارەتی دارایی عێراق لەسەر هێزە چەکدارەکان و خانەنشینی 205 فەریق و لیوە لە وەزارەتی پێشمەرگە هەیە، 63 فەریق و لیوایان بێئیشن بێ پایە و پۆستن، 5123 خانەنشینی هەیە لە وەزارەتی پێشمەرگە موچە وەرەگرن، 27,232 خانەنشین و کەمەندام لە یەکەی هەفتە هەیە، 2232 کەس لە خانەنشینی یەکەی هەفتە جیاوازی هەیە، 10,547 کەس لە هێزەکانی هەفتە بایۆمەتری نییە، 1351 خانەنشین لەسەری یەکەی هەشتا هەیە، 17,609 کەس لە هێزەکانی هەشتا بایۆمەتری نییە، 7,202 خانەنشین
لە وەزارەتی ناوخۆ هەیە و موچەیان لەسەر وەزارەتە.